گفتوگۆکەین لەسەر پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار لە سلێمانی کە لە پێشەنگای نێودەوڵەتی تاسلوجە دەکرێتەوە. ئەمە ئەم پێشەنگای ڕەنگە زۆرێکتان ئاشنایەتیتان لەگەڵی هەبێت کە تایدا نمایشی خۆراک و با بڵین بەرهەمە جیاوازەکانی خواردنەوە کرێ بە گشتی لەوێ کۆمپانیەکان ڕاستەوخۆ شدەفرۆشن بە هاوڵاتیان هاوڵاتیانی سەردانیەکەن جوڵەیەکی بازرگانی گرنگە گفتوگۆکەین لەسەر ئەم فستیڤاڵی ئەمساڵ لەگەڵ زۆر بەڕێز کاک حەسەن ڕەحیم کە بەرپرسی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیە. کاک حەسەن سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ. سڵاو لە جەنابیشتان، سڵاو لە بینەرانی خۆشەویست. زۆر بەخێراتی. فستیڤاڵ ئەمساڵ پێنجەمینە وایە؟ باش، ئەگەر باسێکمان بۆ بکەی پێنجەمین فستیڤاڵی ئەمساڵ چۆنە؟ چەند ڕۆژە خایانەیە تا سەعات چەند بەردەوامە بێ ڕۆژانە؟ چیتیا ئەخرێتە ڕوو؟ سپاس بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی کورسات نیوز، سپاس بۆ ئەم دەرفەتە. پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار ئێمە وەکو داهێنەری ئەو فستیڤاڵە لە سلێمانیا و لە کوردستانە بەگشتی، چونکە لە ڕاستیە ساڵی 2018 لە بارودۆخێکە ئێمە ئەو فستیڤاڵەمان ئەنجامدا کە بارودۆخێک بوو دێوەزمەی وەکو بڵێ تەم و مژی دێوەزمەی داعش بەسەر عێراق و هەرێمی کوردستانە زۆر ئەوە بوو. توانیمان هەر لەو کاتەوە پەرەی پێ بدەین و بەردەوامی پێ بدەین ئەم فستیڤاڵە هەموو ساڵێک لە نزیک و بەهار و هەروەها لە دەزانم مەشغوڵن بە فستیڤاڵەکە و تەلەفۆنتان زۆر بۆیە نزیکی بالفعل لە نزیکی مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەم فستیڤاڵە ئەەکەینەوە کە ئەم ساڵ پێنجەمین خولیەتی. بەڕاستی ئەم فستیڤاڵە توانیوێتی هەم لە ڕووی ئەوە کە حرەکە و جوڵەیەک دروستکە لە بازاڕە هەلێکی کاری زۆر بڕەخسێنێ، لە هەمان کاتیشا توانیوێتی دڵخۆشیەک بێ بۆ خەڵکی کە ڕاستەوخۆ لە دەستی کۆمپانیاکان و لە دەستی کارگەکانەوە ئەو بەرهەموو پێویستیانەی کە بۆ مانگی ڕەمەزان پێویستێتی بۆ چوونە دەرەوە و سەفەر و سیاحە پێویستێتی بەدەستی بێنێ، بۆیە توانیوێتی بڵێم ئەگەر بتوانم ئاوا وێنای بکەم فستیڤاڵی تر لەو کاتەوە ئیتر بووە بە عرف، ینی ئێمە داهێنەر بووین بەڵام یەکەم ئاخر کەس نەبووین بۆ تە عرف. ئێستا لە هەموو شار و شارچکەکانە ئەم فستیڤاڵە ئەکرێتەوە، تەنانەت هەر لە شاری سلێمانیشا لە چەند شوێن و جێگەیەکی تر فستیڤاڵ ئەکرێتەوە و هەندێکیش لە بەشداربووان هەر ئەو بەشداربووانن کە لەو فستیڤاڵانە بەشدار ئەبن لای ئێمە بەشدار ئەبن لە ئەو فستیڤاڵانی دیکەشە بەشدار ئەبن، بەڵام ئەکرێ ئاوا وێنای بکەین بڵین فەرقی ئەم فستیڤاڵە چیە لەگەڵ ئەو فستیڤاڵانەی دیکە کە ئەکرێتەوە. ئەکرێ بڵین ئەگەر لە یابان سارێک دروستەکرێ و ڕاستەخۆڵە یابانیە هەر ئەو سارە هەر ئەو مارکەیە لە کۆریا دروستەکرێ بەهایەکی تری هەیە، لە هندستان دروستەکرێ بەهایەکی، لە سینیش دروستەکرێ بەهایەکی هەیە، بەڵام کاتێ ئەڵێ ئەمایان یابانیە ئەتوانین بڵین ئەمان یابانیە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی ئەکرێتەوە و پانتاییەکی زۆر لە جێگەی سەیارە و هاتوچۆی هاوڵاتیان و مریحانی شوێنێکی فراوانە بۆ هاوڵاتیان و زۆرترین کۆمپانیا تێدا بەشدار ئەبن. چەند کۆمپانیان بە دیاریکراوی لەلاتانە؟ بەڵێ ئەم ساڵ زیاتر لە 200 کۆمپانیا بەشدارە و کۆمپانیا نیشتمانیەکان زۆربەی زۆری کۆمپانیا نیشتمانیەکانن و کۆمپانیا بیانەکانیش 140 بەشداربووەکان پێکەیە. لە چ وڵاتێکەوە هاتوونەوە؟ ئەوە زیاتر ئێمە بە سیفەتی ئەوەی کە ئەمە بازاری فرۆشە وەکو بڵێ زیاتر بۆ کڕین و فرۆشتن و کۆنتاکتی ڕاستەوخۆی لەگەڵ هاوڵاتیان ئێمە زۆرترین کۆمپانیەکانی وڵاتی کۆماری ئیسلامی ئێران بەشدار ئەبن، وڵاتی تورکیا بەشدارن، وڵاتی سووریا و هندستان و هەروەها مصریش تیا بەشدارن و لە خواروی عێراقەوە کۆمپانیەکان بەشداریان کردووە و لە کۆمپانیەکانی هەر پارێزگاکەی کوردستانیشەوە بەشدارن، بەڵام زۆربەی هەرە زۆریان کارگە و کۆمپانیەکانی شاری سلێمانی. باشە، ئەو کۆمپانیانەی بەشدارن یاخۆ ئەو بەرەمانی تێدا دەخرێتە ڕوو، زیاتر خواردنەمە نییە لەم ساڵدا؟
بەدڵنیایە و زیاتر خواردەمەنیە بە دوو شێو بە دوو جۆر جۆرێکیان ئەو خواردەمەنیانەیە کە ڕۆژانە خەڵک پێویستێتی و ئەیکڕێت لە مارکێت و لە شوێنەکان پێویستێتی بیکڕێ لەوێ ڕاستە خۆ لەلایەن کۆمپانیاکانی کە وکالەتیان هێوانی کە بەرهەمیان هەیە خراوەتە ڕوو ئەفرۆشێت بە هاوڵاتیان بۆ ماوەی دەڕۆژ لەم ڕۆوە بۆ ماوەی دەڕۆژ بەردەوامە ڕۆژانە لە سعات تا 6 ئێوارە جۆری تریان خواردنی فرێژ یا خواردنی ڕاستەوخۆ وەکو هەموو ئەو خواردن و خواردنە کەلتوری و کوردەواریانەی کە لە بەهارە ئیترباوی دێتەوە خەڵک تامەزرۆیەتی بیبینێ و بیخوات ڕاستەوخۆ لەوێ دروست ئەکرێت و پێشکەشی هاوڵاتیان ئەکرێت لە کەلانە و شلچێنە و کولیچە و دۆینە و ترخێنە و هەموو ئەو بابەتانەی کە خەڵک تامەزرۆی تەنانە سەروپێ و بابەتەکانی دیکەش هەمووی لەوێ بەڕاستەوخۆ دروست ئەکرێەوە پێشکەشی هاونیشتمانیانەکە باشە ماوەی دەڕۆژ دەخایەنێ ماوەی دەڕۆژ لە سعادی بەیانیەوە بۆ سعات سعادەی بەیانی تا حوتی ئێواران بەردەوام حوتی وارە بەردەوامە باشە نرخی ئەو بابەتانی کە لەوێ نرخی داشکێنراوە یان هەر نرخی ڕسمی کۆمپانیا ئەتوانین بڵین دوو جۆر وێنا ئەکرێت جۆرێکیان ئەوەیە کە ئەم کۆمپانیا نیشتمانیانەی بەشدارن بە دڵنیایەوە بەو نرخەی کە دەیدەنە بازار بۆ فرۆش دەیدەنە هاوڵاتی ڕاستەوخۆ واتە وەسیتێک لەو بەینە نامێنێت کە مارکێت و دوکاندارەکانن هەر بەو نرخەی کە دەیدەنە ئەوان دەدرێتە هاوڵاتیان و لە نێوان ئەمانەیشا چێبەرچەیەک دروست ئەبێ منافەسەیەک دروست ئەبێ کە زیاتر خەڵات دەدرێتە هاوڵاتیان داشکاندنی تایبەت دەکرێت و جۆرێ لە کاڵاکان وەکو ڕیکلام بەکار ئەهێنرێت بەبێ بەرامبەر دەدرێتە هاوڵاتیان یەکێکی دیکەش ئەوەیە کە ئەو کۆمپانیانەی کە لە دەرەوە هاتوون بۆ ئەوە هاتوون ئیسفادەیە بکەن لەوانەیە ئەوان وەکو خۆمان بارودۆخی ئابووری هاونیشتمانیان نەزانن هەندێکیان بە هەمان ئەو نرخەی کە ئەیانەوێ بیفرۆشن ئەیفرۆشن بەڵام ئەمانش ناچار ئەبن دوجار چونکە کۆمپانیا نیشتمانیەکان بە نرخی داشکێنرا و دەیدەنە هاوڵاتیان ئەوانیش ناچار ئەبن نرخەکان بێنە ئەو ئاستەکە هاونیشتمانیان لیان کڕن باشە مەرز بۆ بەشداریکردنی کۆمپانیایەک چییە لەو پێشنگای ئێمە مەرجێکی ئۆتۆمان نییە هەموو خزمەت گوزاریانەی کە پێویستە بۆیان دەستەبەر کراوە لەوانە شوێن و بووسەکانیان بۆ غرفەکانیان کە بۆ دروست کراوە هەمووی بە پارتێشن دروست کراوە و هەمووی ڕەفیان پێدراوە و هەمووی کومبار ڕاخراوە ڕووناکی تەواویان پێدراوە کە سارد و گەرمی پێشانگاکە دابین کراوە و هەروەها ڕێگەی هاتوچۆ و دابینکردنی ڕۆژانەیان لە سعات هەشتی بەیانی تا 11 بەیانی پێدراوە کە شوێنەکانیان پڕکەنەوە تەنها مەبلەغی پاران دێوەرە ئەگیرێ بۆ ئەو خەدەماتۆ ڕیکلام و هەموو ئەو بابەتە خزمەت گوزاریانەی کە زیاتر لە 120 کارمەندی ئێمە لەوێ خزمەتی ئەو پرۆژەیە ئەکات بۆ ئەو بابەتە و هەروەها ئەو مەساریف و کرێ و تێچوانەی کە پێشانگاکە هەیەی کەواتە 120 کەسیش لەوێ هەلی کاریان دەسەکەی بە ماوەی ئەم دەڕۆژە لەگەڵ لەلایەن کۆمپانیاکەی ئێمە کۆمپانیا تڵەس ئەسیل بەڵام کۆمپانیەکانی دیکەش هەر یەک لەوانە 3 بۆ 4 کەسی دامەزراندووە ینی بۆ حسابە ئەگەر حساب بکەی هەر کۆمپانیایەک 3 کەسیشی دامەزران دەبێت 200 کۆمپانیا 600 کەس لە هەلی کاری بۆ ڕەخساوە کەواتە جوڵێکی بازرگانی گرنگە ماوەژە کۆمپانیانە کە ئەمێنەوە ئەم دەڕۆژە هوتێلیان پێویستە مانۆیان پێویستە بەدڵنیایەوە بەڵێ هوتێلەکان هەرچی لە دەرەوە هاتووە ئەم ماوەی دەڕۆژ 12 ڕۆژی چونکە ڕۆژێک پێشتر ڕۆژی دواتریشیان 12 ڕۆژ لە هوتێلەکان دەمێنەوە پاسەکان بە تەواوەتی یعنی هەلی کاریان بۆ ڕەخساوە و هەروەها لە ناوشارە تەکسی و هاتوچۆ و کڕین و فرۆشتن و ئەم شتانەش ڕوو ئەدا و نێوان خودی ئەم کۆمپانیانەشە کۆنتاکتێکی بازرگانی دووبارە دروستە بێ وەکالە لە یەکتری وەرئەگرن بۆ داهاتوو یەکتری ئەناسن ئەتوانن ئەو بازرگانیە کە لەوێ دەستپێکەکەی لە پێشەنگی نێودەوڵەتی سلێمانی فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهارە بۆ ماوەی ساڵەکە بەردەوام بێت. باشە کاک حەسەن ئەمەژە و بە پاسەکان کرد ینی وەکو ساڵانی ڕابردوو پاس هەیە لە نێو شارەوە بۆ پێشەنگا بەڵێ بەدڵنیایەوە هەر ئەو پاسانەی هێڵی گەڕێکی تاسلوجە کە زیاتر لە سیوێک پاسن بە بەردەوامی لە فلکەی ئاسکەکانەوە هاونیشتمانیان نەجۆزنەوە بۆ دەرگای پێشانگا و بە پێچەوانەشەوە هەتا حوتی ئێوارە ئەنجۆزنەوە بە ناو شار. باشە لە پێشەنگەکانی پێشوە زۆر جار گلەی لە نرخی شوێنەکانەکرا هەندێک لەو ئەڵین شوێنانی بەشدار بوون بە تێبن لە پێشەنگەی کتێبەکە تۆزە گرفتیەوەیان نەبوویان و شوێنەکە نرخەکەی زۆرە. ئەمە هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو وێناکردنە یا ئەو بەراوردکردنەی کە پێشتر باسم کرد ینی تۆ لە ناونیشانێک لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیە بە مەساحەتێکی زۆر بە خزمەت گوزاریەکی فولەوە بەراورد بکەی بە پارچێک کە
فیزیڤاڵێکی بچوکی تیاکرێ بەراورد دیکەی بە قاعەیەکی تر کە لە شوێنێکە فیزیڤاڵێکی بچوکی تیاکرێ فعلەن ئەم قشتە تەواوە بەڵام لە هەر شوێنێک هەتا خزمەتگوزار هەتا تێچووەکەی کەمتر بێ خزمەتگوزاریش دێتە خوارەوە ئەو بە دڵنیاییەوە یعنی ئێستا هەر ئەو بۆچی ئەو ئامێرەی کە لە یابان دروست ئەکرێ گرانترە لەوەی کە لە سین دروست ئەکرێ لەبەرەوەی تێچووەکەی لە سین کەمترە کوالیتەکەشی دێنێتە خوارەوە بۆ ئەوەی کە بەسارێکی هەرزانتر بگاتە دەستی خەڵکی لەوێژ ئەگەر ئێمە بمانەوێ بە ئەو کوالیتی کە لە شوێنەکانی تر هەیە و بەو خزمەتگوزاریە کە لە شوێنەکانی تر هەیە پێشکەشیکەین بە دڵنیاییەوە توانین بە هەمان ئەو نرخەش شوێنەکان بدەین بە بەشداربووەکان باشە کەواتە لەمڕۆ فیستیڤالەکە دەست پێکە بەڵێ سپاس بۆ خوا دەستی ئیتر چەند خولێکێکی تر هاوڵاتیان دەتوانن سەردان بکەن بەڵێ سعات 11 ئەمڕۆ افتتاحکرێ بەڵام لە ڕۆژانی داهاتووە لە سعات دەوە لە سعاتەوە هاوڵاتیان دەتوانن سەردان بکەن تا درنگانی کێوارە تا سعات حەوت زۆر زارکە هاتم پێشەنگەکانی تر یعنی تا خەڵک بە هاتە داناخرا وایە ئەوە ڕاستە چونکە ئێمە جاری وا هەیە تامزرۆیی خەڵکیان ئەو دەنگدانەوەی کە خەڵکێک دێت و بە ڕۆژی دواتر بە گەڕک و بە کۆڵان بە یەکتری دەڵێن کە ئەوە چی لەوێ هەیە چی باشە چی هەرزانە خەڵک زیاتر تامزرۆ دەبێت و لە ڕۆژانی دەوامیشە ئەوغانی کە دەوامیان هەیە درنگ دێن دوانی ڕۆ دێن ناکرێت دەریانکەین هەزاران کەس لایین لە یەک کاتە جاریوا 2,000 کەس لە ناوهۆڵی پێشەنگی نێودەوڵەتیایە و ڕۆژانە زیاتر لە 20,000 کەس سەردانیەکە ناکرێت خەڵک بە زۆر بکەیتە دەرەوە بۆیە ماوەکان درێژەکەینەوە ڕۆژانە تا و کاتێک خەڵک پێویستی بێت. زۆر باشێکێکی تر لەو گلیانە من بۆیە گێنم پێشنگەکانی پێشووە شوێنی وەستانی ئۆتۆمبیلەکانە مەساحەیەکی زۆر دانراوە دەستان خۆش بێ بەڵام لە ڕۆژێکیەوە باراناویە قوڕا و ئەوە دروستە بێت تۆزێک زەحمەتە بۆ هاوڵاتیان بەتابێت خۆتەزای قەرەباڵغێکی زۆر دروستە بێ لە بەردەم بینای پێشنگاکەیە. من پێم خۆشە دەست خۆش بێ بۆ ئەمەی ئەم مەسلێت بروژان بۆ ئێمە زۆر گرنگە چونکە ئێمە ئەوەتەی ئەو پێشنگایمان وەرگرتو و ئیشی تیاکەین بەردەوامیش لەسەر خەتین لەگەڵ شارەوانی سلێمانیە کە ئەو بەردەمە یا بدا بە ژووری بازرگانی کە بیکەینە ئێمە بیکەینە پارک و پارچینگ پارچێکی گەورەی بە هەموو کوالیتێکەوە لەگەڵ پارچینگ بۆ پێشانگاکە یا بیداتە ئێمە وەکو پێشانگاکە بەکاری بێنین بەڵام بە ڕسمی کە بتوانین خەرجی تیا بکەین و بیکەینە پارچینگێکی مۆدرن کە ئەمە تا ئێستا ڕووی نەداوە و بەردەوامیش لەسەر خەتین لەگەڵیان و بەڵێنیشیان داوە کە ئەو زەویە بە شێوەیەکی کە بینایی تیا دروست نەکرێ بدرێتە بەڵام بە ڕسمی ئەمە قبول نەکراوە بەڵێ ئەوەی تۆ فەرمووی بە بەشێکی وایە بەڵام لەگەڵەوەشە چاوڕێژێک کراوە بە هیچ جۆرێک قڕ وجودی نییە لەوێ بەڵێ ڕاستە قیر نییە کۆنکرێت نییە بەڵام چاوڕێژێکە بە هیچ جۆرێک ناکرێت بڵین هیچ کە قاچی قوڕاوی ئەبێت چونکە زۆر بە کوالیتی چاوڕێژ کراوە مەگەر و هاوڵاتیانی کە لەسەر شەقامەکەی دەرەوە ڕایەگرن ئۆتۆمبیلەکانیان جێگەی نابێتەوە لە هەمان کاتی شاکرێ بڵین ئەو کوالیتی نییە کە ئەبێ پێشنگایکی نێودەوڵەتی هەیە کە ئەمە لێرەوە من داواکەم لە ژووری بازرگانی ئەو کۆنتاکتەی کە لەگەڵ شارەوانی سلێمانی هەیەی بە گرنگتر و بە جددیتر بچن بە دەمیەوە بۆ ئەوەی کە بتوانین ئەو شوێنە شوالێ بکەین کە هەتا ئێمە ئەتوانین بڵین ئەوە بەشێکە لەو هۆکارانەی کە تا ئێستا پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی شادی UFI نییە لەبەر ئەوەی کە پارکینگێکی شایستەی نییە کە ئەگەر ئێمە ئەم ساڵ ئەوە ئۆکەی بدەن بە ئێمە لە ماوەی چەند مانگێکی کەمە ئەتوانین ئەو کارش ئەنجام بدەین. دەستان خۆش بێ کاک حەسەن بەی وایە فیستیڤالێکی سەرکەوتوو وەکو شێوە کەرنەڤاڵێکی لێبێ هاوڵاتیان هەموو ڕووبکەنە فیستیڤالەکە لە ماوەی ئەم دەڕۆژەیە زۆر بەڕێز حەسەن ڕەحیم بەرپرسی پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی سپاس بە ئامادەبوون سپاس بە زانیاریەکان زۆر سپاس.